هەفتەیەک تێپەڕ دەبێت بەسەر بڵاوبوونەوەی مادەیەکی ڕەش لە قەزای دوکان کە دەکەوێتە دووری 4 کیلۆمەتر لە بەنداوەکە کە بەهۆی بارانبارینەوە دەبۆ هۆی مەترسی ژەهراوی بوونی بەنداوی دوکان. شای ئاوات بەڕێوبەری ژینگەی سلەیمانی لەو بارەیەوە دەڵێت مادە ڕەشەکە پێکاتبوو لە تێکەڵەی تێزاب و ڕۆن کە کاریگەریەکی خراپی لەسەر ژینگە و ئاوی دوکان دروست دەکرد. سامپڵێکی ئەم مادەڕۆنیەمان وەرگرت و پاشان پشکنینی ژینگەیمان بۆ ئەنجامدا و بەمان دەرکەوت کە ئەم مادەیە تێکەڵ بووە بە تێزاب، یعنی تەخفیفیان کردووە بە تێزاب و بەکار هاتووە بۆ پاڵاوگەیە کارگەیە. ئیتر ئەم پاشماوەی لێماوەتەوە بەداخەوە پاشماوەی هاتوون لەم سنوور و ناوچە و قەزاکان یعنی ڕشتویانە. پلانەکە ئەوەیە لەگەڵ ئاسایشی سلێمانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و پاوان و فەرمانگەی ژینگەی سلێمانی لیژنەیەک دروست بکرێت بۆ ئەوەی لێکۆڵینەوە دەربارەی ئەو کەسانە یاخود ئەو هاوڵاتیانەی کە ئەو کارانە ئەنجامەیەن دەستگیر بکرێن و سزای یاسایی بەرامبەریان تۆمار بکرێت و ئەو کێشانەی کە دروستیان کردووە ئەرکەکەی بگرنە ئەستۆی خۆیان. لەلایەن هێزە ئەمنیەکانەوە توانراوە ژمارەی ئەو بار هەڵگرە بدۆزرێتەوە کە مادە ڕەشەکەی فڕێداوە و فەرمانی دەستگیرکردن بۆ شۆفێرەکەی دەرچووە. پێویست بوو لە ڕووی ژینگەی و لە ڕووی سەلامەتی ناوچەکە و ژینگە و ئاوی دوکانەوە گرتومان بەر بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەراتی ژینگە و ئیجراتە ئیدارەکانیش دوای بەدوای چوونی تەواو و دۆزینەوەی و کەسە لە دادگا سکاڵای لەسەر تۆمار کراوە و فەرمانی گرتی بۆ دەرچووە و ئێستا لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بەدوای چوونی تەواو کراوە بۆی بتوانین لە نزیکا دەستگیر بکرێ و شوێن و مەکان و ماڵیشی دیارە، بەڵام ئەوەی کە زانیاری بەدەستێ مەگەیشتەوە کەسە لە ئێستادا لەناو سنووری هەرێمان نییە. لە ئێستادا بەردەوام تیمەکان کار دەکەن بۆ پاکردنەوەی شوێنەکە و مادە ڕەشەکە تا بە شێوازێکی زانستیانە لە ناو ببرێت کە دوور بێت لە زەرەر و زیانی ژینگەیی و تەندروستی.